بە ئامادەبوونی شاندێک لە ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ و ژمارەیەکی بەرچاو لە مامۆسایانی سنووری قەزای چەمچەماڵ یادی 62 ساڵەی یەکێتی مامۆسایان بەرزڕاگیرا. مامۆسایان لەو یادەدا بارودۆخی سەخت و ئاستەنگی و قورساییەکانی ژیانیان دەخەنە ڕوو لە چەند خاڵێکدا داواکاریەکانیان بۆ حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم کۆکردوتەوە. بەڕاستی وەزعی مامۆستا زۆر خراپە لەم کاتەوەدا لەبەرەوەی موچە دوا ئەکەوێت پلەبەرزکردنەوە نییە وانە بێژان دانەمەزراون. ئێمە وەکو یەکێتی مامۆسایان داواکاریمان ئەوەیە لە حکومەتی هەرێم موچە لە کاتی خۆیدا بڕوا بدرێت ئەنجاش بەڕاستی پلەبەرزکردنەوە بکرێت بۆ فەرمانبەران و مامۆستایانیش وانە بێژەکانیشمان بێت بەگرێ بەست. ئێمە لەبەرەوەی بە حکمی ئەوەی کە ئیشەکەمان لە ناو مامۆستایانە مامۆستامان هەیە وەزعی زۆر خراپە هەیە لە کرێچیە هەیە مناڵی نەخۆشە مامۆستامان هەیە دوو مانگ جارێک مناڵەکەی ئەباچێ لیزەری لێدا ئەم لیزەرەکە لێدا بە دوو وەرەقە لیزەری لێدا هەیە مناڵی تالاسیمایەتی هەیە مناڵی کەم ئەندامە. بەڕاستی وەزعی مامۆستا بەعام ئەگەر قسە بکەین زۆر وەزع خراپە. هیوادارین ئەم یادە نەبێتە شتێکی شکلی بەڵکو کاریگەری ڕاستەوخۆ هەبێ بۆ سەر هەموو چینی مامۆستایان و ببێتە مایەی بەدیهێنانی دەستکەوتەکانیان کە ئێستا بارودۆخی مامۆستایان بە شێوەیەکی گشتی لە بارودۆخێکی زۆر نائاسایی و نالەبارایە بەهۆی دواکەوتنی موچەوە. دیارە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆیە بۆ سەر وانەکان و بارودۆخی خوێندکاران خراپە بێ. دیارە دەستگای پەروەردە دەستگایەکی زۆر حساس و گرنگە لە هەموو وڵاتانە بودجەیەکی زۆر چاکی بۆ سەرفەکرێ بۆی کەوە ئەم چینە گرنگیەکی تایبەتی پێ بدرێت. داواکاری مامۆسایان بە شێوەیەکی گشتی ئەوەیەکەوە مافەکانیان پێشێل نەکرێت کە یەکێک لەو مافانە کە کەمترین ماف بریتیە لە موچە کە بەڕاستی ئەمەش بووەتە یاریەک لە نێوان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێمە کە ئەمەش وای لێ کردووە بارودۆخی مامۆسای تاوەکو بێ بەرەو خراپبوون و بەرەو بێ ئومێدبوون ئەڕوا. یەکێک لەو شتانە ئەوەیە کە مافەکانی مامۆستا بریتیە لە پلەبەرزکردنەوە کە لە 2015 و 16ەوە ئەمە وەستاوە کە ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆی خراپی هەبوو بەسەر چینی مامۆسایان. ئەوانەی وانە بێژن داواکارین لە حکوومەت ئیتە چ حکوومەتی مەرکەزی بێت چ حکوومەتی هەرێم بێت چەنە حکوومەتی هەرێم گوێ نادا خۆی کەڕ و کاس کردووە لەو بوارەیە و داوا لاکەین لە حکوومەتی مەرکەزی کە ئەو شەریحەیە بکەن بە برێن گرێبەست یاخود برێن دیکەن بە هەمیشەیی ئەوانشی کەوا گرێبەستن بۆی کەوا بتوانن ئەو بۆ شایانە پڕکەنەوە لە ناوەندەکانی خوێندرە. مامۆستایان و کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان کەمترین بایەخ و گرنگیان پێدەدرێت بە بەراورد بە وڵاتانی دیکەی ناوچەکە و جیهان کە ئەمە ژوای کردووە دۆخی پەروەردە و بەرەو پێشبردننی سیستمی پەروەردە لە ئاستێکی پێویستدا نەبێت. هاوکات ژیان و گوزەرانی خراپی مامۆسایانیش هێندەی تر دۆخی پەروەردەی بەرەو دواوە بردووە. ڕێبین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.